تریکانی ڕێی بووە ئەی هەر کەسێکە چێ بەلایەوە تریکانێکی ڕەشە شینە وابزانە ڕێ لەو عالەمە بڕێوە تۆ بە قوربانتانم چون بەلایەوە تایبەت و خصوصی بۆ ڤیدۆ بۆ کاکە گۆرانی خۆشەویست بە تایبەت بۆ خۆی و هاوکارەکانی پێشکەشیان بێت ئەو تریکانە هی کێ بە قوربانم شە بەلایەوە ئەو تریکانە نیلێ بۆ هەڵفەرکێ مامۆسای گیان هەڵفەرکێ بە قوربانە